بعد دەسەڵاتی ئیسلامی سیاسیەکەی دەسەڵاتی ئیسلامی شتەی سیاسی ئەبێ وەکو جمهوری ئیسلامی بکەیت ئەگەر بێتە سەر دەسەڵات یا وەکو سعودیە بکەیت. شانازی ئەوەی هەیە شەڕی لەگەڵ پەکەکە کە حزبێکی گەورەی کوردستانی باکوورە نەکردووە لە ساڵانی پێشوو کە عەلمانیەتی کوردی لێرە ئیعلانی شەڕی بەرامبەر کردووە تا ئێستاشی لەگەڵ بێ محارەبەیانەکە. ئایا پارتی ئیسلامیەکان هەڕەشەن لەسەر داهاتووی ئەزموونی هەرێمی کوردستان؟ هەموو جارە ئیسلامیەکان کە باز دەکەن حکومەتی بەعەز علمانیە، حکومەتی حوزبی بارەی علمانیە، هیچی علمانی نیە، هەتا یەکێتی پارتی علمانی نین. لە کتێبی تەوژمی ئیسلامیەت و ئەلمانیەت دەڵێت دارخورما چەند لە شاخی قەندیل شین دەبێ و دەڕوێ مارکسیزمیش هێندە لە ناو کوردەواری. تەنانەت پێشمان وا بووە هیچ ڕێگرێکی شەرعی نیە ئەگەر ئافرەتێک ببێتە سەر کۆمار یاخود پلەیەکی زۆر بەرزۆر بگرێت. ئەوەی کە ئەیبینی لە واقعیەتی خەڵکی کوردستانە پێی خۆش نییە ئیسلامی سیاسی حاکم بێت. ئێمە وەکو ئیسلامیەکان لە ئایندای ئیسپاتیشەکەین کە بەشێکین لە چارەسەر دووپاتێکەمەوە بەشێک نین لە مشکیلە. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.